ئەمە جگە لەوەی کە ئافرەت ئەگەر بێت و با بڵێن ئەم ئافرەتانە جگە لەوەی کە بێکەڵکیشە بن بۆ خاو خێزانەکەی خۆی یان ناتوان شو بکات کە ئافرەتێک بەو حەدەی جلوبەرگ و پێڵاوکە لە ژێر ڕکێفی خۆیدا نەبێت ئەم ئافرەتە تااقەتی مێردی نامێنێت بێتەوە ماڵێ بەو مادی بوونەوە بەو قاچە هیلاکەیەوە بەو پشتە هیلاکەیەوە کە شەو ڕۆژ ئیشەکات 8 ساعت ئیشەکات بۆ چونکە ئەوێت بە حیساب پارە مێردەکەی وەرنەگری پارەی خۆی هەبێت کرێ خانووکەی بەخۆی ئەدات ئەوراقەکانی بەخۆی جێبەجێکات پایسکل بەخۆی لێ خوڕێت هەموو وەزیفەی دەرەوە و ئیناوەش هە لەسەر خۆیتی ئایا ئەم ئافرەتە کەڵکی ئەوەی ئەمێنێت بێت لەگەڵ پیاوێکە بژی ژیان پێک بێنێت هەرچیز ناتوانێت چونکە لە دەرسەکانی ڕابردوو باسم کرد کە 146 هاوسەرگیری لە ئەڵمانیا فەشەلی هێناوە 170 لە بەلجیکا لە کوردستانیشە ئامارەکە لە بەردەستی خۆتاندا کە ڕۆژانە ئەناڵێنن ئەوان لە محکەمەکان ئیشەکەن ئەوانەی لە ڕێکخراوەکان ئیشەکەن ئەزانن کە چ قوڕ بەسەرێک بەسەر خێزان داهاتووە بە تایبەتی بەسەر ئافرەتان بەوەی کە ناتوان خێزان پێک بێنن ناتوانن ئاسوودەی دەرونی بەرقەرار بکەن و ناتوان ببن بە دایکە حتا ئافرەتی ئەمڕۆ وای لاتوە جگەلەوەی کە بێ مێردە بێ کەسوکارە بێ عەشیرەتە بێ پێکەنینە بێ برۆش ماوەتەوە برۆش لێ دەستداوە باسی ڕێشی سمێڵمان کرد باسی برۆشی نەماوە بوتە تاتۆ برژاجیشی نەماوە جلوبەرجیشی خۆی نەماوە کاکە ئەمە وەزی ئافرەتەکان وەڵڵی لە هەموو جیهانە بۆ چونکە هەمووی بە ڕۆژ ئاوای کراوە سیستەمێک لە ئارادایە زۆر ئاگاداری خۆمان نەبین وەڵڵی نێو ماڵی خۆمان بەدەستی خۆمان وێرانەکەین جارێ پێشی قیامەتە دنیایەکەمان لێ وێرانە بێت